درێژەی هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوە دوای کۆتایی ئاگربەست چاوەڕوانی چی دەکەین؟ سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. سەرچاوەکان لەشکەی تورکیاوە ئەمڕۆ دووشەممە گوتویانە کە قۆناغی یەکەمی ئەو ناوچەی دەیانەوێت لە باکووری سووریا دایمەرزێنن لە 120 کیلومتر پێک دێت کە لە گرێسپی دەست پێ دەکات هەتا سەریکانی و پاشان لە قۆناغەکانی داهاتوو ناوچەکە فراوانتر دەکەن بۆ 440 کیلومتر درێژایی. گوتوشیانە ئاگربەستەکە لە شەوی سێشەممە لە کاتژمێر 10 شەو تەواو دەبێت و ئەگەر هێزە کوردیەکان هەتا ئەو کاتە لەو ناوچەیە نەکشێنەوە ئەوە ئۆپراسیۆنەکەیان دەست پێ دەکەنەوە. هاوکات هێزەکانی ئەمریکا لە سووریاوە لە ڕێی خاڵی سنووری سەحەیلەوە لە پارێزگای دهۆک پەڕیونەتەوە بۆ عێراق و دەگوترێت تا ئێستا زیاتر لە 100 درێپوش هاتوونەتە نێو عێراقەوە. لەلایەکی ترەوە مارک ئسپێر وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت ڕەنگە 200 سەربازی ئەمریکایی بمێننەوە لە نزیک کەڵێنەوتیەکان لە ڕۆژهەڵاتی قامیشلو بۆ ئەوەی نەکەوێتە ژێر چنگی دەسەڵاتی بەشار و ئێران. لە هەلومەرجێکی ئاوادا بەیانی شەو دوای کۆتایی ئاگربەست ئاخۆ شەڕ دەست پێ دەکاتەوە یان تورکیا بەو 4000 کیلومتر چوارگۆشە کە داگیری کردووە دادەکەوێت. هێزەکان سوێ دموکرات چەندی تر دەتوانن بەرگری لە ڕۆژاوا بکەن؟ ئاکامی دانیشتنی بەیانی پوتین و ئەردۆغان لە سوچی بە قازانجی چلایەک دەشکێتەوە. ئازیزان بۆ باسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن. بەڕێزان عەبدوڵڵا حیجاب لێکۆڵەری سیاسی لە نورێژ و کەریم مەرەسەنە ڕۆژنامەوان لە سوێدەوە. بەخێرهاتنی هەردیوانی بەڕێزی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک عەبدوڵڵا دەست پێ دەکەین. کاک عەبدوڵڵا وەک دەستپێک چاوەڕوانی چی دەکەن سبەی شەو دوای کۆتایی ئاگربەست بەپێی ئەوە کە وەک دەزانین هێزە کوردیەکان لەو ناوچەیە کە ئاماژەی پێدراوە لە نێوانی گرێسپی و سەریکانیدا نەماونەتەوە شەڕ دەست پێ دەکاتەوە یا تورکیە چاوەڕوان دەکات بۆ خولێکی تری دانیشتن وەک خۆیان دەڵێن یا دەستپێکی خولی تری ئۆپراسیۆنەکان لە ڕۆژانی داهاتوودا؟ هەری گرنگ بە هەندێکەوە بەندێک و سەدە پوتین یەکچەبێخە تۆربەی ئەردۆغان ئەگەر پوتین باوەیەکی ئەرێنی بەرسەوە ئەردۆغان بدە احتمال هەندێک و شەر هەبە و چونتر بە گەلێک زێدەیە. لێ ئەگەر پوتین هەنێکی پێشی ئەردۆغان بگرە احتمال هەندێک و ئەردۆغان نەکارە بە بەکوک و بخوا دەبێژە بەکو بخوا دەخوازە مالۆرە بدە ئەو احتمال هەیە. ڕەوشە کۆنەها ئەم تێدا ڕایە گشتیە جیهانێ نە بە هەندێرەیەک و ئەردۆغان لەسەر شار بەردەوام بە. ئەردۆغان دیگە هەندێک و نەهازە لەسەر و کەسێک و بریندار بە و ئەقلانیەت دابە کار دەکە دەگەل هەندێکی دزانەک و ڕەوشەویە ئابووری ڕەوشەویە سیاسی ڕەوشەویە دیپلۆماتیک ڕەنگە زەختە سێدە تەحمل نەکە بەر هەندێکی هەردوو احتمال هەنن کرد احتمال هەندێک و هەر تشکرێدایی هەردیتنا پوتین و ئەردۆغان بە و ئەردۆغان ئەگەر چرا کەسک نەدە ببوون ئەگەر پوتین چرا کەسک نەدە زەحمەتە بۆ ئەردۆغان بکار بە شار دووبارە دەست بکە لێ حەزە ئەردۆغان لە شارە حەزی ئەردۆغان کاک عەبدوڵڵا حەزی ئەردۆغان لە شەڕە بەڵام لەگەڵ چڕای سەوزی رووسیا ئەگەر ئەو قسەی وەزیری بەرگری ئەمریکا دروست بێت 200 سەرباز لە ڕۆژهەڵاتی قامیشلو لای کێڵگەنەوتەکان بمێننەوە بەمانای ئەوە دەبێت کە ناتوانێت هێرش بکاتە سەر با بڵێن جەزیر و قامیشلوش. لەو لاشەوە هێزەکانی تورکیا هەندێکیان لە سێ خاڵدا لە کۆڵنی ماونەتەوە. چۆن ڕێکەوتنی رووسیا و تورکیا دەتوانێت بێتە هۆی ئەوەی شەڕ کێشەدا ئەو دان ناوچەیش لە حاڵێکدا کە لەوێ هێزی ئەمریکایی هەیە لەوێش هێزی تورکی با بڵێن دەسەڵاتی بەشار ئەسەد هەیە؟ ئەوەیە ئەمریکا دیتنی خۆدا لەسەر ڕێککەوتنە زەلالی نابێژە کو مەبەستاوی مەبەستە ئەمریکای لە هەرێمە ئاسوودە هەرێمە ئارام و ئەو دەخوازن پێک بینن لە کوێ هەتا کورد بەر هەندێکی ئەو زەلالی ژالی ئەردۆغان بەکو بیت تێشرەوە کە ژالی کوردەوە کورد بخوا دەخوازن
یا کرد بخواد قبول کردن هجر شروع بکنه باز کرد بر هندشی احتمال هنده که اردوغان بخوازه در به آلی قامشلو بر به آلی جزیره بهره احتمال هیا لیگل 200 سرباز آمریکایی سمبولیک لیوه دمینن تنی بو پراتنا بیر نفسی دمینن یا بونا هنده که پرسکلیک ناش بو کرده زیده تر بکن بیر که بخواستن کرده بپارزن دمینن او محله که کجاره البوادم بهندی بگریده یک های توییت پشتای ترامپ چه تیله هبنه وارو که توییت ونگی دیتریه شبید برهندش اگر آمریکا بخوازه حتی اگر 200 سرباز هریما قامش هریما جزیره نمیننجی تری اگر بخوازه اراده بکه دکاره پیش اردوغان بکه لما مخابر سلسله اویل کنها هند امتیازان اردوغان و هند امتیازان داره روسیه نشه اردوغان جوان کارته گلید بخوازان جاها بکار که جهالی که دبجه روسیه که خواهد تنظیق ببن و از باوری با آمریکا اینا که جهالی دنی بد بجه آمریکایی که هم هواپیمان ناتو اینا و هیرش على السلب هیرش على السلب ویرشی السلب بنجهه بخاطر پیوندی خواهی خورد به آمریکایی را به لده هم آدمه ده دل اردوغان دی بکره نه از باور منها رای گشتی آمریکایی سیاستوان آمریکایی دل برای برای ترامپ حتی دل برای ترامپ داشت خدرتی به دل کوشکی بخواد دل کوشکی بخواد از باور من به هده نه که اردوغان مکو بخواد فاده پلان خود پیش برده بر هندشی از باور صبح اردوغان یلستد دریانیه که به دریانیا هنده کجالی که به او پلان خواهی شر به پیش به او تحمل و زخت کل جهانی و با ترکیه دوی تحمله بکه جایی دنی و به او گهداریا دنگ معقول بکه دنگ منطقی بکه و دستاش شر بکش یعنی از باورم گفه و حرشه این کودکه بردوام که بله کا کریم برای ئێوەی پێ دوایە کە سۆزیشە و دوای کۆتای ئەگربەستەکە دەبێت چاوەڕوانی هێرشی بە بڵاوی ئاسمانی و زەمینی تورکیا بکەین بەرەو ئەو دوو ناوچەیە کە هێشتا نەیانگرتووە ئەفرین داگیر کرا و سەریکانی تا گرێسپیش گیرا و ئێستا ماوەتەوە کانتۆنی با بڵێن جەزیر و کۆبانی دەوەستێت تورکیا چاوەڕوان دەکات بە شێوازێ لەگەڵ پۆتین و ئەمریکا و با بڵێن لایەنەکانی تر ڕێبکەوێت یان نا لانیکەم بە هێرشی ئاسمانی بەردەوام دەبێت بپێ و ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆیان داوە لە ڕاستیدا لەسەر خناو خاکی سووریەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر شتێک ممکنە لەوانەیە سبەینێ تورکیە ئەردوغان کە پوتین دەبینێ چاسە و زۆر بگرێ و هێرشەکان بەردەوام بن لەوانەیە لە ئێستەوە لە ئەمریکا چاسەوزی وەرگرت بێ ئێمە نازانین چون ئەمریکا دەزانین لە بەر لە ئەم هێرشەکە دەستی پێ کردووە لەگەڵ تورکیە لە دیالۆگدا بوو و ئەو شوێنانەی کە ئێستا تورکیە داگیری کردو بەشێکی زۆری بەر لەوەی کە تورکیە هێرش بکە ئەمریکا لە سەنگەر و لە هێزی کوردی بەتاڵی کردبووە و ناوچەیە ینی پێکهاتنێکەیە لەسەر لە ئاستی هەرێز بڵنددا ئەوەی کە ئێمە لە میدیاکان و لە بواری دیپلۆماسیدا دەیبینین وابزانم شتێکی تەنیا ڕووکەشە بەڵام لە ئاستێکی بەرفراوانتر و بەرزتردا بڵێن لە ئاستێکی لە ئاستی نهێنیدا لە ئاستی ئەوەدا ساغبوونەوەیەکەیە لەسەرەوەی کە سووریا دابش بکرێت بەسەر ئەو هێزانەدا کە لەوێ بەرژەوەندیان هەیە و ئەو هێزانش بێگومان دەزانین کە ئەمریکایە لەلایەک و لەلایەکی دیکە رووسیە بەڵام ئەوان لە نێوان ئەوانیشدا ئەگەر هێزێک هەبێ ویستێتی بەرامبەری لە بەرامبەری ئیرادەی ئێواندا ڕابوەستێ بێگومان ئەوان بەرژەوەندی هاوبەشیان زیاترە دەگەڵ ئەوانێکە لەسەر لە مەیدانەکەدا لە سووریا لە ململانێدا کاکەریم بەڵام لەگەڵ ئەوەش پرسەکە ئەوەیە کە ئەگەر ئەو شەڕا وەک ئێوە دەڵێن لایەنێکی سیاسی شاراوەی هەیە کە ئەوان بڕیایی لەسەر دەدەن ڕەنگە ئەوە مانای ئەوە بێت ئایا ئەو مانای لێ وەردەگیرێت کە بەپێ ئەوە سەریکانی و گرێسپی با بڵێن ڕەنگە پێشتر دوای ئەو تعریبانەی کە لە شەستەکان ناکرا حافز ئەسەد کردی عەرەبێکی هاوردەی زۆیتدا بوو لایەنی کوردی کەم بوو و بەگشتی ئەگەر ئێستا پێکهاتەی با بڵێن کۆمەڵایەتی ئەو ناوچانەوە بووە کە هەڵگری ئەوە بوو کە کورد نەیتوانی بەوش با بڵێن ڕێکەوت لەگەڵ ڕێکەوتنەکە خۆی یەک خست بێت لایەنە کوردیەکە
کۆبانی و با بڵێن جەزیروانین ئەوە کانتۆنی کوردین بەگشتی و بە زۆرینە یا ڕەنگە نزیک بە سەدی کورد بن ئەگەر چۆن دەتوانێت لە دەرەوەی ئەو شتەکە ئاشکرایە و لایەنی کوردیشتدا بەشدارە لایەنە سیاسیەکان لەسەری یەک بکەون با بێژین لەسەر یەککەون کە ئێوە کۆبانی چۆڵکەن بۆ تورکیا لە جەزیر دەگەڕێ کوردەوە قبول دەکا؟ دەزانی چۆنە کاک شاهێد من کە دەڵم پێک هاتنێک هەیە پێک هاتنەکە ئەوە نییە کە بڵێ ئەوانە لەگەڵ لایەنی کوردیان لەگەڵ گەلانی سووریان لەگەڵ هەتا تەنانەت لەگەڵ ڕژیمی ئەسەدیش پێک هاتبن من بە باوەڕی من ئاوایە کە ئەسەن ئەو شتێک کە پێی دەڵێن سووریا یان بڵێن سۆڤرێنیتی سەروەری دەوڵەت نەتەوەی سووریا شتێکی ئاوا نەماوە ئەوەی کە هەیە هێژمونی سەرمایەی جیهانیە هێژمونی دەسەڵاتی جیهانیە کە دەیەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تەنانەت لە ئاستی ئوروپا و لە شوێنەکانی دیکەشە هێژمونی خۆی پسەپێنێ من ئێمە لەگەڵ کۆمەڵێک لە دۆستانی خۆمان کە لەسەر ئەم وەزیەتە دانیشتوین ئانالیزمان کردو بەیەکەوە قسەمان لەسەر کردو بەو نەتیجەیە یعنی قسەیەکی ئاوا لە گۆڕێدایە لە عالی ئێمەوە کە سەدەی ڕابردوو ئەگەر سەدەی تێگڕمانی بڵێن ئیمپراتۆریەکان و سەرهەڵدان و گەشەکردنی دەوڵەت نەتەوە بوو ئەم سەدەیە سەدەی بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشێکردنی دەوڵەت نەتەوە و سەردەستبوونی هێژمونی سەرمایە جیهانیە یان بڵێن بە جیهانی بوونی سەرمایەیە بەو جۆرێکە ئەوانە بەو جۆرەی کە ئەوانەی کە سەرمایان لەدەستدایە دەیانەوێت لەو پەیوەندیانەدا ڕاستەکەی وەیە کە هیچ بڵێن کۆمەڵێکی کولتوری هیچ کۆمەڵێکی فەرهەنگی یان ئێتنیکی یان قەومی لە ڕاستیدا ماف و ئازادی و ویست و شتی ئەوانە هیچ حسابێکی بۆ ناکرێت بۆیش دەبینی مەسەلەن ڕووداوەکان کە ڕوودەدەن ئینسان زۆر جار هەیە شۆک دەبێت دەبینی ینی وڵاتانێک کە بڵین داکۆچیکاری مافی مرۆڤن بە حسابی خۆیان بۆ جۆرەی کە دەڵێن حتا تەنانەت ئەو ڕێکخراوانەی کە داکۆچیکاری مافی مرۆڤن ئەو جارنامانەی کە نووسویانە بۆ خۆیان جێرەکان واژۆ کردووە لە نەکاو بە بەرچاوی هەموو دنیاوە پێشێ دەکرێت کەسێک نییە بڵێ بۆچی ئەمە ڕوودەدا ئەمە بۆچی لەبەرەوەی کە ینی هێزێک نییە لە بەرامبەر ئەم بەجیهانی بوونی سەرمایە بەجیهانی بوونی هێژمونی سەرمایەدا بتوانێت بربەرەکانی بکە لە جیهاندا دینەوە سەر ئەو باسە کە چەند هێرشەکە پەیوەندی هەیە بەو تۆریەوە کە ئەمە هەمووی شەڕی سەرمایە بۆ بەربڵاوکردن دەسەڵاتی خۆی لەو ناوچانەش کە ڕەنگە ئامادەبوونی زۆر نەبوو بێت کاک عەبدوڵڵا بەداخەوە وەک شتێک وەرنەگیراوە بەڵام کاک عەبدوڵڵا ئەگەر لەگەڵمانی پرسیارەکە ئەوەیە با بڵێن بۆ وەک ئەگەرێک وەک بەراوردێک ڕێکەوتنی لایەنی با بڵێن تورکی و ڕووسی لەو کۆبوونەوەی پوتین و ئەردۆغان با ئەوە بێت کە باش ئێوە کۆبانی چون هێزی رووسیای تایە هێزی سووریای تایە دەسەڵاتی بەشار ئەسەد لە چەند خاڵێک لەوێ ئامادەی لەوێ بگەڕێن بەڵام ئەوە بەربڵاو توانن کێرشکەنە سەر جەزیر بە خاترەوە کە هێزی سووریا لەوێ نییە ئەمە ئەمریکا ڕێگە بەو شتە ئەدا ئیستا کە بڕیار وایە 200 لە هێزەکانی لێ بمێننەوە پێ دوایە کە لە با بڵێن لە سوچی شەڕی دەسەڵاتی ئەو لایەنانەوە ڕەنگە قازانجی کورد کە تا ئێستا ژێر پێ نراوە دیسان بێتەوە بە بەشێک لە کایەکە؟ قبول نابك وريبة هيزي لفتر أنا فيش فهندي جزمورن كواجه بيو بوتين وأردوغان ريكلتنا كي مكان أمريكا وجالك بدل أمريكا نابي جالك بدل أمريكا نابي كوري بدل تركيا يرشي سر قامشلو جزيرة كشبر كوربشة قامشلو جزيرة جدا ترجع روشة هرمات نوبرك سري كانيو وجريسبيلا لبر قاشر النازنة كرد جوهر كرد كل رجوع هذا الروان قد كرد بسكنا أجل بيو هذا كرد قبول كل جقام محوريات الخاصة داخلنا از بوارج ناكم كل هذا كرد ويقبول كل جاية دلجة جانا ترامب بيجاكو بلا وي هرم هناك باشبك شبين كل شيء جدني نشتاج سبن أوجي ذكره راس كين كو إيدو لهرم هاي قبول لا تنجب كرد بيو دس سنور
بەداخەوە دەنگی کاکەڵا باش نییە هێوادارم هاوکاران بتوانن پەیوەندی پێ بکەنەوە دووبارە بەڵکو بە کەفێتێکی باشترمان هەبێ. کاک کەریم بەڕێز ئاماژە بەوە دەی کە بە تێگەیشتنی ئێوە و هەندێک لە هەواڵانتان کە بە وردی چاو لە ڕۆژەکە دەکەن ئەمە بەمانای ئەوە دەبێت کە ئەم سەدەیە دەبێتە سەدەی تێکشکانی دەوڵەت نەتەوەکان. بەڵام هەندێک نیشانە هەیە کە پێچەوانە ئەوەی کە دەوڵەت نەتەوەیە بە پێی ئەو پاراستنەکە بۆی دانراوە وەک پاراستنی سنوورەکانی دەوڵەت نەتەوەکان و ئەو شتێک پێ دەڵێن با بڵێن تەمامەتی ئەرزی فارسی وتەنی یا عەرەبی وتەنی ئەوان کێشیان نییە. ئێستش دەکوتێ مادامێک کە هێزی سووریا بێتە سەر سنوورەکان ئیتر جیهان قبوڵی ناکات تورکیەش کاتە سەری. کەواتە ئەمە بەمانای ئەوە نییە کە کێشەکەی کورد هەر بۆ دەگەڕێتەوە کە دەوڵەت نەتەوەیەکی نییە کە بتوانێت بەرگی لە مافەکەی بکە بە پێچوانێ ئەو شتێکەوە دەڵێن. دەزانی چۆنە ئەمە دەتوانێت هەندێکی حقیقەت تێدا بێ چونکە تۆ گەر دەوڵەتت نەبوو لەو سیستمی ئێستای جیهانیدا ڕسمیەتێکی ئەو تۆشت نییە کە بتوانانی بە پێی ئەو ڕسمیەتە دیفاع لە سەروەری خۆت بکەیت. بەڵام قسەکەی منەوەیە کە لە ڕاستیدا ئەو سەروەریە کە باسی دەکەن کە دەوڵەت نەتەوەهەیەتی لە سەر ئەرزی واقع نەماوە. مەسەلەن تۆ تماشا تورکیە بکە تماشا سووریە بکەیت لە سووریە ئەوە خودی ڕژیمی سووریە ڕژیم دەوڵەتی سووریە نییە کە بڕیار دەدات چی ڕوودەدا. ئەمریکا دێ لەوێ بڕیار دەدا، رووسیا دێ لەوێ بڕیار دەدات، تورکیە دێ لەوێ. باشە ئێمە دامان نا مەسەلەن خۆ ئەو ناوچانەی کە لە دەست یەپەگەدا بووە سەروەری خاچی بڵێن سەروەری ڕژیمی ناوەندی لێ نەبووە خۆ ئیدلیب و ناوچەکانی دیگەچی ئەوێ لێ تورکیە لەوێش پشتیوانی لەو ئەو هێزان دەکات لەوێ بەکردەوە لە مەیدانەکەدا هەیە. دەبینی مەسەلەن سۆڤرەنیتی یان بڵێن سەروەری نەتەوەیی بۆ سووریا توانی بۆ سووریا لە دەستی ئەم دەستدرێژیانە بپارێزێ. ماوەیەک لەوە بەربوو ئەمریکا ئیسرائیل سەروەری خۆی بەسەر بەرزایەکانی جۆلاندا ڕاگەیات و ئەمریکا جەوەی بەڕسمی ناسی. رووسیا هەر چەند ساڵێک لەوە پێش کرایمەی دابڕی و کەسیش نەیتوانی دەست بە پێشی. ینی مەبەستمەوەیە کە ئەم سەروەری نەتەوەییە ئێستا بەو جۆرە نەماوە کە ئێمە پێشتر پێمان وابوو. ئەو هەوڵانش کە هەیە لەملا لەولا بڵێن ناشنالیستەکان بەهێز دەبن لە ئەوروپایان مەسەلەی برێکسیت لە گۆڕەدایە ئەمەش بە لە قاژەیەکە لەلایەن دەوڵەت نەتەوە بۆمانەوە. ئەگینا ئێستا سەرمایە لە ڕاستیدا هەموو سنوورانەی تێپەڕ کردووە سەرمایە لە هەموو ناو جوغرافیای دەوڵەت نەتەوەکاندا بەو جۆرە هەڵسەوکەوت دەکات کە دەیهەوێ. ئەتۆ تماشا دەکەی کۆمپانیایە کە ماوەی 100 ساڵ 150 ساڵ سوێدی بۆ ئێستا تماشا دەکەی نەماوە. ینی بۆتە کۆمپانیا یا چینیە یا ئامریکایە یا رووسیە. زۆر چاکە کەریم بە هەر لەردا من چالنجی ئەو وڵامی بڕێتت کەم کاکەڵا وەرنەگیراوە ئێشتا ئەوەی کە بە نسبەتی رووسیا بوو ئەوە یەک لە دوو زلهێزی جیهانی بوو وەک زلهێزی جیهانی بناسرێ ئێستش بە پێی ئەو سیاسانە کە پوتین پەیڕەوی دەکات کە کەریمەی گرد و هێرشی بردە ئوکراین بۆ ئەوە کە با بڵێن بیکات دووکتەوە ئەو لایەنەی کە رووسین یا لە رووسیا نزیکن یا بیلکەنێ بەخۆیەوە ساتێ دروست بکە. ئەوەش کە لە رووسیا لە سووریای ئەوەیە کە شەڕێکی نێوخۆیی هەیە و هەندێک زۆر لایەن لەو شەڕدا بەشدارن. بەڵام کۆی شەڕەکەت پیشادەکەی هەمووی خەریکە بە قازانجی دەسەڵاتی ناوەندی هەر ئەو دەوڵەت نەتەوەی سووریا دەشکێتەوە. مەبەستم ئەوەیە کە بە نسبەتی ئەو مثالە لە بەڕێزت هاوردت ڕەنگە کەسێکە چالنجی ئەوە بکە بڵێت نا ئەوەش زلهێزە گەورەکان حەزیان کردو لایەن دەخەڵەت بکەن دەخەڵەتیان کردو دەستەوەردانیان کردووە. بەڵام لە کۆتایی خۆیدا ئێشتا ئەوەی کە دەتوانێت نەتەوەی پارێزێ ئەوەیە کە سنووری سیاسی سربەخۆی هەبێت. بەڵام جگە لەوە چ ڕێگە حەلێکی هەیە کورد دەوڵەت نەتەوەی نییە بیشیوێ ئەوە دەڵێن کە ئیتر باوی نەماوە ئەی چۆن دەتوانێت خۆی پارێزێ؟ ئەوە ئەزمموی هەرێمی کوردستان، ئەوە کورد لە ڕۆژهەڵات و باکوور، ئەوەش ئەزمموی دەسەڵاتی با بڵێن دموکراتیکی خۆسەر لە سووریا. من مەبەستمەوە نەبوو کە دەوڵەت نەتەوە باوی نەماوە. دەوڵەت نەتەوە باوێتی ئێستا باوێتی. من دەڵێم ئەم سەدەی لە ناوچوونی دەوڵەت نەتەوە دەبێت و هێژمونی بڵێن جۆرێکی تر لە ئیمپراتۆری ئەوەی ئیمپراتۆری سەرمایەی جیهانی دەبێت. ینی ئەم سەدەی ئەوە دەبێت. ئەگینا ئەلبەتە من ئەوم قبول نییە کە رووسیا وەکو مەسەلەن وەکو زلهێزێک توانیوێتی ئەمە ینی ئەمە دیاردەیەکی ریسپەر نییە کە لە کرایمەیە تەنیا ڕوویدا بێت لە سووریا ڕوویدا بێت. لە ئەفغانستان هەروایە، لە عێراق هەروایە. تماشا کە لە عێراق
ئێران بە کەیفی خۆی دێ دەچێت تورکیا بە کەیفی خۆی دێ دەچێت ئەمریکا دێ دەچێت ینی هەر کەس بە کەیفی خۆی دێ دەچێت هیچ سەروەریەک لە گۆڕەدا نەماوە لە ئەفغانستان وایە لە لیبی وایە ینی ئەو دیاردەیە زۆرە شوەیەکی زۆر بەربڵاو لە دنیادا بڵاو بووە تماشا دەکەی لە ئەمریکای لاتینیش هەتا ئەندازەیەکی ئەوە هەیە ینی هەموو دنیا دەخالت دەکات لە ڤێنزوێلادا لە ئەوروپا لە ڕێگە بە شێوە و شکلی جۆرا و جۆر دیسان ئەو دەخالەتە هەیە و دیسان هێژمۆنی سەرمایە جیهانی دەیەوێ وڵاتانە بەو جۆرە بەڕێگایەدا بەرێکە دەیهەوێ لەوانەیە لە سووریە بە جۆرێک بێ لە مەسەن لە وڵاتێکی وەکو سوێد بە جۆرێکی دیکەیە. کاکەریم لەم باسە بشین دەرەوە بگەینەوە سەر خاڵە سەرەکیەکە چه دەوڵەت نەتەوە لە ژێر گوشاردا بێت چه با بڵێن ئەم بابەتایبەتی ئەو بێت کە سووریا ڕەوشێکی تایبەتی هەیە پرسیار ئەوەیە کە ئێستا کورد شتێکی بەدەکرێت پێی ناکرێت ئەوەی کە دیمان ئەوە بوو کە بە تاکید هێزی کوردی هێزی چریک هێزێکە با بڵێن لەشکری پوختەی نیە ناتوانێت بەرامبەر بە هێزێکی ناتۆ بوەستێوی لە شوێنێک کە کوێستانی تێدا نییە ئەوەی کە لە شار بەرگریان کرد بەرگریە باشیان لە سەریکانی کرد بەڵام لە کۆتاییدا ناچار بوون بۆ پاراستنی سڤیل و ماڵ و حاڵی خەڵک جێبی هەڵن ئێستا چی دەکرێت ئەگەر بەیانی لە کۆبوونەوەکەی پوتین و ئەردۆغان ڕێبکەون کە هەرچەند حەزەکەن داگیری بکەن بۆ ئەوە چۆڵیکەن بۆ ئەوان و دوایی ئەرتەشی سووریا بگەڕێتەوە کورد چی بێدەکرێت؟ کورد لە بێزگە لە بەرخۆدان هیچ شتێکی دیکەین بۆ نەماوەتەوە بیکە چونکە بەداخەوە دۆستێکی نییە نە ئەمریکا کە تا ئێستا دۆست و بە جۆرێک لە جۆرەکان هاوپەیمان بوو جێگەی باوەڕە نە رووسیا جێگەی باوەڕە نە تەنانەت ڕژیمی ئەسەد کە هیچ کەس هیچ حسابێکی لەسەر ناکە تەنانەت ڕژیمی ئەسەد لە پەیوەندی لەگەڵ کوردا جێگەی باوەڕ نییە کورد دەبێت بە دوای هاوپەیماندا بگەڕێت بەڵام ئەو هاوپەیمانە چییە؟ دەتوانێت چێ بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئاسی دنیا دەتوانێت چێ بێت کەسێک ئەمن کە شوێنێک هێزێک نبینم کە بیهەوێ میلەتێکی بێدەوڵەت میلەتێکی کە ئەوانە بەرژەوەندیان لەگەڵی نییە میلەتێکی کە ئەردۆغان لەلایەک کۆماری ئیسلامی لەلایەک ڕژیمی ئەسەد لەلایەک تەنانەت حکوومەتی عێراقە کە خۆی پێبەڕێوە ناچێت دەتوانێت هێرش بکاتە سەری لایەک لە وڵاتەکەی داگیر بکات کەسیش دەنگی لێ نەیە کورد ڕێگای بێزگە لە بەرخۆدان هیچ ڕێگایەکی دیکەی نەماوە یا دەبێت و لەو دەبێت شەڕ بکەی لە ڕێگای شەڕەوە خۆت بپارێزی یان دەبێت بەدوای هاوپەیماندا بگەڕێ بەڵام ئەو هاوپەیمانە چییە ئەوە مەسەلەیەکی دیکەیە. کاکەریم ئێستا عەبدوڵڵا وەرنەیداوە داخەوە لەگەڵ بەڕێز بەردەوام دەبین کاکەریم پرسیارە ڕەنگە بۆ هەندێک لایەن هێن ئاراوە من ناڵێم ئەو پرسیارە چەند شەرعیەتی هەیە یان نیەتی بەڵام ئاراسی دەکەم زین ئایا بەگشتی ئەگەر پرسیارەکە جێی با بڵێن باسکردنی هەبێ وەڵامیشی هەیە یان نیەتی دەکوترێت کە تورکیا هێرشی کردە سەر کورد لە ڕۆژئاوا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەو ناوچانە کە کورد کۆنتڕۆلی دەکرد و ئەو با بڵێن ئەنجومەنی سوورای دموکراتیک بۆ ئەوەی کە دژە کووردە ئەمە با بڵێن ئێستدلالێکە دێت بەڵام وە ناتوانێت دەسەڵاتێکی کوردی لە سنوورەکانی خۆی تەحمل بکە بەڵام لایەن دەڵێن دەباشە ئەگەر وایە ئەی بۆچی هێرش نەکرد لەسەر هەرێمی کوردستان خۆ لە بەشی لە سنوورەکەیشیدا با بڵێن دەسەڵاتێکی کوردی هەیە کە دۆفاکتۆ سربەخۆیانە ڕەفتار دەکات و لانی کەم تا هێرشەکەی کەرکووک و ئێستاش هەر بازم بەردەوامەوە دەسەڵاتە. جیاوازەکە لەوەیدایە کە هەرێمی کوردستان لە سەردەمێکدا کە جێگیر بوو لە سەردەمێکدا جێی خۆی گرت کە تورکیا لە وەزێکی یەکجار زۆر نالەباردا بوو هەمیشە بەردەوام لەسەر یەک حکوومەتەکان دەگۆڕران کودەتا دەکرا و ئابووری تورکیا تقریبا لە ئاستی شتێکی نەبوودا بوو لە وەختێکی ئاوادا هێرشکردن بۆ سەر وڵاتێکی دیکە یا بۆ سەر بەشێکی دیکە لە بڵێ لەو جۆگرافیادا بڕێک تۆزێک ناممکن بوو تایبەتیش بە چاوگرتنی ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو زۆنی مەداری 36 دەرەجە هەبوو کە دەیتوانی لەوێ کوردەکان بپارێزێ ینی ڕسمیەتی هەبوو ڕۆژاوای کوردستان لە بواری نێونەتەوەی لە ئاسی نێونەتەوەییدا ڕسمیەتی نەبوو ڕاستە نوێنەرانیان هاتوچۆی ئەمریکایان دەکرد هاتوچۆی فەرانسایان داوەت دەکران بانکێش دەکران بۆ ئەملاوەلا بەڵام ئەمە ڕسمیەتی نەبوو ئەوانە تا کاتێکی کە شەڕی داعش هەبوو ئەو پەیوەندیانە هەبوون شەڕی داعشتەوە بوو پەیوەندیانە دەبینی یەکدا بە دوو کۆتاییان بهات لایەنێکی دیکەی مەسەلەکە ئەوەیە کە
تورکیا ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا ڕاستیەکەیەوەیە لە بەشێکی زۆری هەرێمی کوردستاندا باڵا دەستە. تورکیا لەوێ چەندین 12 پایگای هەیە، لەوێ هێزی هەیە، لەوێ کۆمەڵێک دام و دەستگای هەیە کە بەرژەوەندەکانی دەپارێزن لە حتا لە زانکۆ بگرە هەتاکو ناوەندی سیخوڕی و هەتاکو ناوەندی فەرهەنگی و ئەتو تماشای باشووری کوردستان کە ئێستا مۆدلەکان ینی تەنانەت مۆدلی جلدەبەرکردن لە باشووری کوردستان خەریکە لەگەڵ ئیستانبول و ئەنقەرە تو ناتوانانی جیاوە تو بڕۆ لە هەولێر چاولێکە لە هەولێر و دۆک و زاخۆ چاو لە خەڵکە لە ئیستانبول و ئەنقەرەش چاولێکە بە تایبەت لە بواری جلوبەرگی ژناندا ئەتو جیاوازیەک نبینی کەوا بوو هێژمۆنیەکی تورکیا لە باشووری کوردستان هەیە ئەو بەخاتێ و هێژمۆنیە تورکیا لەوانەشە هێرش بکە معلوم نییە ئێستا سیاستمەدارانی بڵێن بەشێک لە سیاستمەدارانی باشووری کوردستان مەترسی ئەویان باس کردووە کە تورکیا لەوانەیە دوای ڕۆژاوا هێرش بکاتە سەر باشووریش. زۆر چاکە دینۆ سەر باسەکە کاک عەبدوڵڵا لەگەڵایە کاک عەبدوڵڵا بەخێر بیتەوە بەرنامەکە زۆر بەداخەوەکە لاینەکە خراپ بوو بڕا. کاک عەبدوڵڵا با بڵێن ئەگەرێک هەبێت کە ئێستا کە سێدەکانی و با بڵێن کانیسپی لە دەست چووە بەڵام ئێشتا کۆبانی و قامیشلو ماوە و جەزیر ماوە چەند پێ دوایە ئەگەر ئەوەی هەیە کە لە کۆتاییدا ئەمریکا بەپێی ئەو گوشارانە و بە تایبەت ئەو باسی نەوتە کە هەیە لە ڕۆژهەڵاتی قامیشلودا ڕێگە نەدا بە درێژە هاتنی ئۆپەراسیۆنەکەی تورکیا و بە ئامادەبوونی خۆیشی لەوێ ڕێگە بگرێت لە رووسیا و سووریا بۆ دەستێوەردان بۆ ئەمریکای مەسەلا نەفتێک کارتێکی قمارێ کارتێکی خایپێکردنێ لێش بۆ کورد مەسەلا قامیشلو مەسەلا کۆبانێ مەسەلا جزیرێ مەسەلا ئامو دەبەرانە مەسەلا هەبوون و نەبوونە نەتەوەیەکی مەسەلا جەوهەرە ناسنامەیە کوردیە و دەبەرە ئەگەر بێ و تورکیا ێرەشی سەروان هەرێما بکە و بێ و بێ بەرخەدان بێ وان هەرێما داگیر بکە ڕەوشە ڕۆژاوای کوردستان بگشتی تێگو هاتنێ یعنی جەوهەرە جواکێ لە دەستە جواک نامینە بەر هەندێک ئەس باوەرم ئەمریکایش ئەوەن فام کردیە ئەمریکایش ئەوەن زانیە و پێ هەسیەیە کۆش بۆ کوردا مەسەلەیە باژارێن کو لەسەر سنوور دکەوەن قامیشلو هەرێمەندن مەسەلا هەبوون و نەبوونیە مەسەلا ناسنامەیە نەتەوەیی و مەسەلا بێژە پێشەڕۆژەوی نەتەوەییە بەر هەندێک ئەس باوەڕ ناکەن کو ئەمریکا وێ زێدەتر یاکو هەی خەنجەرێت پشتا کووردا بدەش بەرکو ڕایە گشتی ئەمریکاش بێ قبول ناکە ڕێژارێک بێ قبول ناکە ئەمریکا ئەوە قبوڵەکە بە پێ ئەوە کە هێزەکانی لە جەزیردا دەکوتە دەمێننەوە 200 هێزی و ئەمەش با بڵین بە شێوازێکی نێمادین ڕێگە دەگرێت لەوە کە رووسیا دەستێوەردان کایە تورکیا بەڵام ڕسەدی کۆبانی چی هەندێک هێزی تورکیا ئێستا لە کۆبانین جارێ لەگەڵ هێزە کوردیەکان با بڵین ئیشیان بەیەک نێلیەکیان نەداوە چەند دەسەڵاتی بەشار و ئێران ڕێگە ئەدەن بەو ئەهوەنیە لە کۆبانیدا بەردەوام بێت با بڵین ئەسڵەن ئەمریکا ڕێگە لە تورکیا دەگرێت ئەو هێزە کەیشتە گەیشتووەتە کۆبانی و هێزی رووسیا هێزی سووریا داوای لێبوردنەکەم تا کەی هەر ئاوە بێدەنگ دەمێنێتەوە بوێ گرێدەیەک و ئەمریکا گوتنێ خۆیەک و دخواستە پشتا کووردا بەرنەدا چەندە جددی بە یعنی ئەمریکات بێژەمە گلۆپە کەسک وێ نەخستی ئەگەر ڕاستی وستە بە گلۆپە کەسک وێ نەخستن وێ دەمێ یاڕێ بدە و کورد بخوا مانەوەڕان بدەم کورد بخوا سیاسەتێ بکەن و سیاسەتە کوردی لە ڕۆژاوای کوردستانێ ژە ڕۆژەیەکی هەتا نەهاجی ئەو بێ و بە دەولەتە سووریەرە ئەگەر بکار بە پرسکرێک خوا چارەسەر بکەن پرسکرێک خوا چارەسەر بکەن و قەت ڕێگر نەبوونە کو هێزن دەولەتێ بێن لێ ڕێگر لە هەندێک کو هێزن دەولەتە بێن و دەخالەت بکەن هێزن دەولەتێ بێن و ئەو دەستکەوتێن کو هەیی بن پێ بکەن ژوان بستن دراوشێک بساتە ئیدی تەبلە هەبیەک زێدە چێت بە ئیدی شەڕێ نەمانە ئەس باوەڕمیە بەردەوام بە سووریە نەژی لە سەبیدارم کو بوی لێنێ سەبیدارم کو رووسیا نە سووریا بە پشتگیریە رووسیە بێ و بە ئەوەیەکی بە هێزن کوردە دانەستاندنێ بکە پرسکرێکی بە ئەوەیەکی چارەسەر بکات و ئەو بکاربن بە هەورە هەوکاریەکێ بکەن سووریا لەسەر سنوورە ببینە سووری هەبوونە خۆیان سمبولیک هەبوونە خۆیان بێژن بە ئاڵا و ناسنامەی خۆیەوە بە ئەوەیەکی بپارێزە لێ دەستێوەردانە کاربارێ ناوخۆیی نەکە دراوشێک وسادە یەک کورد و سووریا بکارن بە هەورە بژین ئەگەر ڕەوشزانە بە وێ دەمێ دەبە شەڕی هەر کەسی لە هەمبەر هەر کەسی و یا باوەیەکردن شەڕی هەر کەسی لە هەمبەر کووردا سووریا دەخوازە بە کوردارە شەڕ بکە ئیران دەخوازە بە کوردارە شەڕ بکە رووسیا دەخوازە کوردان بفرۆشە ئەمریکای کوردکردن ئەمراز و هەر ڕۆژێ بە ئەوەیەکی بکارتینە و تورکیش خۆ دژمناتی تورکی بە کوردارە
دەستپێکی و هەیەەوە و پێشەڕۆژێژی هەر بوی ئەوەی هەیەکو ئەو زەهێنیەتە لە تورکی حاکمێ بەردەوام بە بەر هەندێژێ هەر عالی ئێرەشی سەر کووردا بکەن دی کورجی دوێ ڕەوشێدا چارەیە جوان وانە نامێنێ بێک و هەمبەر هەمویاندا لەبەرخوا بدن حتا ڕۆژە کۆ دنیا بشیار دەبێ کو مخابن ئەو ڕەوشی هەندێکی ئالۆز خوێت کە ئاستا جیهانی دە پشتگیریە یا کوردا کو بکار بە کوردا بپارێت بە هێزێکی مادی کوردا بپارێزە جارێ سیاسەتە دنیای مخابە نەگەشتیەوەی ئاستە لە سی چرکەدا کاک عەبدوڵڵا کاتمان زۆر نەماوە تورکیا چەند دەتوانێ لەو قوڵایی 30 کیلومتردا لەو 120 کیلومترەکە داگیری کردووە سەر لەبینی سەرەکانی و کانیسپیدا بمێنێتەوە پێ وایە کە تا چەند رووسیا و ئێران و سووریا لێ قبوڵ دەکەن لێ بمێنێتەوە ئەس باوەرم دراوشانەهادا حەیاک و ڕەوشەندێکی زەلالی تێت کە حەیاک و رووسیا خاطرجەم بێت دڵنیا دەبێت کو ئەمریکای بە یەکجاری کوردستانی بجی بهێنە باشە ڕۆژاوی کوردستانی بجی بهێنە رووسیا بە ئەوەیەکی لەگەل تورکی معاملێ بکە کو ڕێ بدە تورکیا لەوێ هەرێمە بمینە لێ دە پێشە ڕۆژێک دوور دەنا ڕێ نادێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس لە هەردوومیانی بەڕێزی بەرنامە کاک عەبدوڵڵا حیجاب لێ کۆدەری سیاسی لە نۆروێژ و کاکەریم مەرەسەنا ڕۆژنامەوان لە سوێد و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن کات خۆش